چۆنن خوێندکارە گوڵەکانی پۆلیاک؟ ئەزانن ئەمە کام تیچەیە؟ تیچەی چ دەرسێکە؟ ئافرین! تیچە شایی دەرسی چیتان پێڵێ؟ ئینگلیش! با بەیەکەوە وانەی ئەمڕۆمان بخوێنین. Family and Friends, Multi-ROM 1. Unit 7. Are these his trousers? خوێندکارە گوڵەکانی من، کلاس بووکەکانتان بکەنەوە لاپەڕە 54, page 54. Today we will learn 5 new words. ئێمە ئەمڕۆ فێری 5 وشەی تازە ئابین. با بزانین ئەم 5 وشەیە کامانن و چین. Listening 77. Listen and point. Shoes, coat, hat, cardigan, tracksuit, tracksuit, coat, cardigan, hat, shoes. Now you have to listen to it and repeat after it. گوڵەکانی من، ئێستا شەبێ گوێی لێ بگرن و لە دوایەوە بیڵێنەوە. Listen and repeat. Shoes, coat, hat, cardigan, tracksuit. Now we have meanings. با ئێستا بزانین واتایە موشانە چین بە کوردی. What are the meanings of these words? Shoes, پێڵاو. Coat, چاکەت. Hat, شەپقە. Cardigan, چاکەتی خوریتەنێک. Tracksuit, قاتی tracksuit. Shoes, پێڵاو. Coat, چاکەت. Hat, شەپقە. Cardigan, چاکەتی خوریتەنێک. Tracksuit. ئەو قاتەیەکە زیاتر وەرزشی پێوەکرێ. هەمووتان لەوانەی PE تراکسوتەکانی مارگرێت لەبەرەکان. Now we have a song. ئێستاش گۆرانیەکمان هەیە. با بەیەکەوە گوێی لێگرین زانینە وشانەی کە فێر بووین کامانەی تایە. Listening 78. Listen and sing every day. Every day I put on my socks. I put on my socks. Every day. Every day I put on my socks. I put on my shoes. Every day. Every day I put on my socks. I put on my shoes. I put on my coat. Every day. Every day I put on my socks. I put on my shoes. I put on my coat. I put on my hat. Every day. Goodbye, Mum. با ئێستاش بزانین واتای گۆرانەکە بە کوردی چییە. Every day I put on my socks. Every day هەموو ڕۆژێک I put on my socks واتا من گۆرەویەکانم لە پێیەکەم. هەموو ڕۆژێک I put on my socks گۆرەویەکانم لە پێیەکەم. I put on my shoes پێڵاوەکانم لە پێیەکەم. I put on my coat چاکەتەکەم لە بەرەکەم. هەموو ڕۆژێک جارێکی ترەڵێتەوە هەموو ڕۆژێک گۆرەویەکانم لە پێیەکەم پێڵاوەکانم لە پێیەکەم چاکەتەکەم لە بەرەکەم کڵاوەکەم لە سەرەکەم. I put on my hat کڵاوەکەم لە سەرەکەم هەموو ڕۆژێک. Goodbye mom. Bye bye دایکە. Bye دایە. خواحافیز دایە. Now we have another song. ئێستاش گۆرانیەکی ترمان هەیە. Let's listen to it together. با بەیەکەوە گوێی لێ بگرین.
Okay, okay, okay. Sweater, gloves, coat. It's cold. It's cold. Put on your sweater. Put on your gloves. Put on your coat. Okay, okay, okay. گوڵەکانی من ئەوە وشە تازانەی کە فێربووین پێنجوشەکە یەکی دەجار لە دەفتەرەکە تا بینوسەرەوە لەسەرەوە بۆ خوارەوە. ئێستاش کلاس بووکەکانتان بخەنە سەر لاپەڕا 55 page 55 lesson 4. Listening 79. Listen and sing A, B, C. I know my ABC. Please sing along with me. I know my ABC. Please sing along with me. A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z. I know my ABC. Please sing along with me. I know my ABC. Please sing along with me. گوڵەکانی من بیرتانە لە سەرەتای ساڵ کە ABCD مان خوێن هەموو بیتەکانی زمانی ئینگلیزی ئەلفابێت هەموویمان تاو کردووە. ئێستا وەکو ڕیڤیژن وەکو پێداچوونەوەیەک لەم ڕاهێنانەی دوای ئەمە پیتەکان پڕەکەینەوە ABCDەکان هەموویە نووسین. سەیری ئەم ڕاهێنانە بکە هەر پیتێک کە تیای نەبوو تۆ ئەبێ لە ناو چوارگۆشەکە بینووسی. So you have to write the missing letters in these squares. گوڵەکانی من ئەم ڕاهێنانەتان هەیە لە لاپەڕە 55 کلاس بووکەکەتان. Class book, page 55, number 2, write the letters. تۆ بێت ئەو پیتانەی کە دیار نییە لە ناو چوارگۆشەکان بینووسیت. You have to write down the missing letters inside these squares. ئەبێت ئەو پیتانەی کە دیار نییە لە ناو چوارگۆشەکان بینووسیت لە ئێوە بۆ Z from A to Z. گوڵەکانی من لاپەڕە 55 class book number 3 look at the pictures, write the letters. کلاس بووکەکەتان ڕاهێنانی سێم لاپەڕە 55 ئەمە ڕاهێنانێکی ترە ئەم ڕەسمەمان هەیە خۆی چەند پیتێکی یاوە لەسەرەوە T, Y, K, C, R, S ئەوەیە ولاشیان H, L, M, V, Z, U دوو ڕەسممان هەیە لە پیکچەی نمبر 1 ئەبێ بزانین ئەم شتانەی کە بۆی دیاری کردوین بە چ پیتێ دەست پێیەکە. For example, T, teddy, kite. Kite starts with letter K. Kite بە پیتی K دەست پێیەکە. Yo-yo starts with letter Y. Sofa starts with letter S. Sofa بە پیتی S دەست پێیەکە. Ruler starts with letter R. Ruler بە پیتی R دەست پێیەکە. Cat starts with letter C. Cat بە پیتی C دەست پێیەکات. با بزانین پیکچەی نمبر 2 چییە؟ Zebra starts with letter Z. Zebra بە پیتی Z دەست پێیەکە. Van starts with letter V. Very good. Van بە V دەست پێیەکە. What is this? ئەمە چییە؟ Hat. Hat starts with letter Hat بە پیتی H دەست پێیەکە. ئەمە کێیە؟ دایکی ئەم کوڕەیە. بە ئینگلیزی بە دایکەوترێتی Mom. Mom starts with letter M. Umbrella. Umbrella starts with letter U. Lion.
Is it a lion or a tiger? Ama lion ayaan tiger شێر ayaan پڵنگە. This is a lion. Lion. گوڵەکانم ئەمەش هۆمۆرکەکەتانە. Workbook Unit 7 Lesson 3 and Lesson 4 Workbookەکەتان Unity 7 یەکەی 7 وانەی سێم و چوارەم لە سەری سەرەوە لێی نووسراوە Lesson 3 لە لاپەڕەکەی تریش Lesson 4 تکایە هۆمۆرکەکانتان هەل بکەن و لە کۆمنت بە ڕسم داینن یان بەنامە بینێرن بۆ پیجەکە. کاتێکی خۆش. بای بای.